خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ لەگەڵتانە بەردەوامی دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆمان باسی شکۆلاتە ئەکەین وابزانین جۆرە جیاوازەکانی چییە و چۆن دروست دەکرێت و چۆن بەرەمەهێنرێ وەلامان کاتیشا ئێمە شێفە کوردەکانمان تا چەند لەم بوارەیە توانیویانە دەستێکی باشیان هەبێت چونکە ئەبینی هەر شێفە بە شێوازی و تایبەتمەندیەک و شێوازی ڕازاندنەوەی خۆشی ئامادەی ئەکا و لای خۆمان تا چەند گرنگی هێو خواستی لەسەر هەیە بۆ مەبەسا میوانداری زۆر بەڕێز کاک شانێل حەسن قادرمان کرۆک و بەڕێوەبەری شکۆلاتە بەڕێزیان ئێستا لە ئێمە میوانە زۆر زۆر بەخێر کاکشان بەخێر کاکشانێل حاڵە زۆر بەخێراتی سەر چاوان سەرەتا بە لە شکۆلاتۆ دەست پێ بکەین جۆرە جیاوازەکانی خۆی لە چەند جۆرە بینێتەوە لە ئێستا چەند جۆرێک بەردەسە بەڵێ و لە بەڵێن یەکێک لە جۆرەکان دارکە یەکێک لە جۆرەکانی مێڵکە و یەکێکە لە جۆرەکانی وایتە و ڕۆبی کە بە سترۆبێریەکە بەناوبانگە و زایدەن گۆڵدەکەی کە کەرەمێڵ لە ئێستا لای ئێمە بەم جۆرە نەبەردەسە حەڵی حەزر زۆر باشە کاک شانێل بە شێوازێکی گشتی بۆ منە شێوازی ئامادەکردنی شۆکڵاتەکان چۆنە بە چ شێوازێکە چی لە پێکاتی ئەم شۆکڵاتانەیە بوونی هەیە زۆر باشە جۆری شۆکڵاتەکەی ئێمە با بڵێن بەلجیکیە بەڵێ هیچ دەستکاریەکی ناکرێ لەبەرەوەی وەکو خۆی هەمان تامۆچێژی خۆی بات بە موادی خامەکەی کە بەدەست ئێمە ئاگات با بڵێن بە دوو جۆر هەم بە قاڵب هەم بە دەنک و هیچ دەستکاریەکی ناکرێ وەکوتم بۆی هەمان تامی خۆی بات تەنها ئەوەیە ئێمە ئەیخێنە مەرحەلەی تواننەوە و ئەتوێنرێتەوە بە گەرمی 50 پلە لە 45 بۆ 50 پلە و دوایی سار دەکرێتەوە تا 25 بۆ 30 پلە و ئەنجا ئیشی لەسەرەکرێت باشە چەند تامێکی جیاوازیان هەیە ئەم چۆکڵاتانەکە شانێل بۆ نمونە هیانە زۆر تاڵە هیانە شیرینە مام ناوەندا یاخود پرسیارەکەم ئەگەر بە شێوازێکی تر بکەم ئەو کەسانی کە دایتەکەن ئەو کەسانی کە لە قۆناغی کێش دابەزانان هیچ جۆرە چۆکڵاتەیەکەیە بۆ کەسانە شیاو بێت و ئاسایی بێ بخورێت خۆی لە ئێستاە بەم شێوەیە بۆ هەرێمی کوردستانی یەجگار چۆکلێت ئەو پێشکەوتوی نەبینیەوە بەخۆیەوە تا ئێستا لە چاودنیایە بەڵام زیاتر ئەتوانین بڵین دارکەکەی کە دارکی لە 170ە و هەشە بۆ زیاتر بەڵام بۆ ئێمە بۆ ناوچەی ئێمە دارکی لە 170 شتێکی زۆر منطقە و ڕێژەی شەکر زۆر کەمە و زیاتر ئەوە بەکارێنرێ باشە لە کال لە شێوازی جارێکی تریەوە ئەیتوێنەوە لە ئامادەکردنەوەکەیە ئەتوانن ئەو ڕێژە شەکرە زۆری کەتیایەتی خۆتان کەمیکەنەوە هیچ دەستکاریەکی ناکرێت لە بەروی لە تۆ کوالێتەکەی دابەزێنی باشە بەس لە شێواز و قەبارە و دیزاینەکەی ئەوتوانن دەستکاری هەرەکەی توێکرێ و دەستکاریەکرێ و شێوازەکانی کەیتیا دروست هەزەکەی باهستین کۆمەڵێک چۆکلاتە و لەگەڵ خۆتا هێناوە دەست خۆش بێ ماندوو نەبی با لەسەر هەندێکیان قسە بکەین کاکشانێل ئەمەیان جۆرێک ئەمەیکە بەدەستی منەوە ئەمەیان چ جۆرێکە ئەمەچاوەیەکی جیاوازی هەیە زۆر باشە ئەمە بارکی بچووکی پێوترێ ئەو پێنج جۆرەی چۆکلێت ئەوە هەر پێنج جۆرەکەیەتی باشە بە وایت و بە مێڵ و زایدەن بە کەرەمێڵەکە و سترۆبێری و دارکەکەیە زۆر چاکە هەموو جۆرەکانی تایە بەڵێ ئەمە کە ئەتوێنرێتەوە و زایدەن کە سارد ئەکرێتەوە دوایەوە و چەرەسی تێکەڵ ئەکرێ و جاخرێتە بەڕات بۆ ماوەی 2 سەعات و دوایەوە ئێوە لەسەر داواکاریەکان دروستیەکەنەوە جارێکی تر بەڵێش زۆر باشە دەست خۆش بێت ئەم جۆری تریان ئەمەیان چییە؟ ئەمە جۆرێکی سادەیە بەڵێ زیاتر ئەو خواستەی کە لەسەرەتی بۆ شەکراوە بۆ شەکراو خەڵک زۆر خواستی لەسەرەتی و سادەیە و تێکەڵیش ئەکرێت بە چەرەساتی هاڕاو بەپێی خواستی کەسەکەی ئێوە شێوازی ئامادەکردنەکەی گۆڕانکاری بەسەرا هێنا ئەمە تا جۆرە تاڵەکەی یاخودنا ئەویان تاڵەکەی داڵەکەی هەر بەبوونیە یەکسەر دیارەکە باشە کاک شانێل بە شێوازێکی گشتی هاوڵاتیان لە لای خۆمان خواستیان لەسەر کام جۆرەی چۆکلاتە زۆرترە بۆ نمونە ئەوانەی کە کەمێک دارکە و تاڵە ئەم بابەتانەیە خود جۆرەکانی تری بە چەند جۆرێک لای ئێمە خواستی لەسرە یەکێک لەوانە با بڵێن خەڵک بە کیلۆ ئەیبات بۆ ماڵەوە ڕۆژانە لەگەڵ قاوەیەکە خود تەقدیمکردنی سەر مێزوانە و بەشێکیکەیان ئەوانەی کە مناڵیان لە دایکە بێ وەکو بێبی شاوەڕەوانە تەڵەبیان لەسرە
بەشێکی کەمان کە زۆر گرنگە بۆ هەدیە خەڵک زۆری بات لەوانە هاندمەیدەکان بۆ هەدیە زۆر ئەبرێ وزائیدەن بەڵێ وزائیدەن بەشێکی کەشمان کە بۆ شەکرا و زۆر تەڵەبی لەسەرە. کاکشانێ ویستم باسی بابەتی کە بکەم ئێستا زۆربەی خێزانەکان بە تایبەتی ئەم چۆکۆلاتانە ئەم جۆرەیان بە تایبەتی ئەیکڕن بەڵام زۆر جار هەر لەسەر مێز نەک بوو خواردن هەروەکو جوانیش دایانێن ئێوە کە ئەم چکۆلاتە دروستەکەن بەرواری هەیە لەسەری بێ تاکەی ئەتوانی بەکاری بێنی کە زۆر کەسێ زۆر دەمێکە دایناوە ئەنجا لە شوێنێکی شابێت چۆن بێ کەشەکە و ژینگەکەی عادەتەن شوێنی چۆکلێت بەبوورە ئەمە هاندمەیدەکەی کە باست کرد ئەو هاندمەیدەکانە ئەو جۆرەکانیتی زۆر باش فەرمووی شوێنەکەی بێ سارد بێت باشە و بەردەوام سارد بێت نابێت پلێکی گەرمی لەسەر بێت لەبەروی ئەتوێتەوە ناسکە و بەرگەی ناگرێ وەکو تاریخیش تاریخ با بڵێن خودی خۆی ناخرێتە سەر نەستەلەکە کە دەرەکرێ بەڵام لە بۆکسەکانەوە لە کیسەکاناکە و کۆمانە بەردەسە تاریخیان لەسەر و تاریخەکانیان درێژە تاریخەکانیان زۆر درێژە و تۆزێ دەستکەوتنی بۆ وڵاتی ئێمە چکە کەمە بەشی ئەوە نامێنێتەوە کە بڵی بەسەر ئەچێت یاخۆ تاریخەکەی ئێستا بەم شێوازی کە بەدەست لانەوەی زۆر جاهان لاە لە ماڵەکان ئەمەتر بۆ بۆنە و بۆ جەژن و شتەکان ئەستەکەم تر خەڵک زۆر خواستیان لەسەرم بابەتانە ئەوە هەمان شێوازە بەڵام بە کەڤەرکراوی لەسەر تەڵەب ئەوە کەڤەر ئەکرێ باشە چەند خانەوێکمانەیە دوایەوەی ئەم نەسەلانە لە بەڕاد دەرەهێنرێ و بە قیاسی نەسەلەکان لەزگەی بۆ بڕێ و کەڤەر ئەکرێ و لۆگۆدرێ لە پشتی باشە کاکشانێڵ بگومان ئەم بوارە لە جیهانە پێشکەوتنی زۆری بەخۆیەوە بووینەوە بە جۆرەهای چۆکلاتی جیاواز بوونی هەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێوەش لە چۆکۆلات پێمان بڵێ تا چەند لەگەڵ ئەم پێشکەوتانیان سەراحەت داهێنانی چۆکلێتەکە فکرەکەمان لەسەرەوە بوو کە نەقص بوو بەڵێ بۆ سلێمانی بەزات نەقص بوو و حەزمان کرد شتێکی زۆر معقول بێنین بۆیەش ئیشمان لەسەر چۆکلێتی بەلجیکی کردووە لە دنیاە با بڵێن سویسرا یەکێکە لەو وڵاتانەی کە چۆکلێتی زۆر باشی هەیە و بەلجیکا چۆکلێتی زۆر باشی هەیە بۆ ئێمە بەلجیکەکە بەردەسەکەوێ و ئیشی لەسەرەکەین وەکو پێم وتی پێشتریش لە کوالێتەکەی کەم ناکەینەوە هەر بۆیە ژوای کردو ڕۆژانە ینی بەرەو پێشچوون و تەڵەبی زۆر لەسرە و هەر ئەوە ژوای کرد لە بەغاش کردومانەتەوە ئەمە توانین بڵێن خامەکەیەتی و ئەمە واتە خامەکەیەتی کە بەدەنچیت بڵێ واتە ئێوە لەوە ئەم شێوازە جیاوازانە دروستەکەن و زایدەن قاڵبیشی هەیە باشە ئەو شێفانین کە سەرقاڵی ئامادەکردنی ئەم جۆرە چۆکلێتانن لەکوێ بڕوانامیان هێناوە چۆن ئەوان کار لەسەر ئەم بابەتانەکەن چۆن ئاگاداری پێشکەوتنەکانن زۆر باشە شێفەکانمان شێفی ئێرەن خەڵکی خۆمانن خەڵکی سلێمانین بەڵام بۆ فێربوونی ئێمە چەند کەسێکمانێناوە لە دەرەوەی وڵات چەند کەسێکمانێناوە لە دەرەوەی وڵات ئەم شێفانی فێر کردووە هەمووی شادی عالمیان هەیە ئەم کەسانی فێر کردووە و دوای تێست و دەرچوونێکی تەواو و ئەنجا دەستمان کرد زۆر خۆشتی ئەم جۆرەیان بارکە هەر چۆکلێتە با بڵێن بەم شێوەیە دروست ئەکرێت دەورەکەی بە فستق بەڵێ بە فستق و بە پاودەر و بە گونجی و خورما ئەمە گەراوکاران شان بە هەر ریزەی جۆرێکی تایبەتە جام بڵێ هەر شێوازەکەشی زۆر زۆر جوانە بەڕاستی بۆ دیاری بیبێمان هەر زۆر تایبەتەوەنیە ڕادێکیشوەرە بم خۆ باشە ئەو کەسانی کە نەخۆشی شەکرایان هەیە بۆ نمونە هیچ جۆرە چۆکلێتێکەیە کە لەلای ئێوە بەردەست بێت چونکە لە وڵاتان بوونی هەیە بزانین لای ئێوە چۆن وڵی لای ئێمە ناڵێم مشکلەی ئەوەمان هەیە تەنها دارکەکەی سایە هەفتە کە ڕێژەی شەکری زۆر کەمە بەس ئەوە هەیە بەس ئەوە بەردەسە جنا ئەویکەینە وڵە زۆر باش شێواز و دیزاینکردن زۆر کاریگەری هەیە زۆر کات تۆ ئێستا خامەکە و لە بەردەمایە ئەو داواکاریانەی کە زۆر هەیە زیاتر لەسەر چ شێوازێکە کە ئێوە بتوانن ئەو قاڵبانە دابنێن و بۆ شێوازە بیڕازێنەوە باوەڕکە جۆرەکانی ئەوەنە جوانە یعنی بۆمان تهدید ناکرێ بزات ئەلەوەم ئەوێت زۆریشە و بۆمان تهدید ناکرێ ئەڵەن مشکلەمان نیە بەدڵی خۆتان ڕێکی خەن بۆیەش ئێمە هەموو شەیپ و شکڵەکانمان تهدید کردو و دیارمان کردو و عەدەدیشی زۆرە خەڵک تۆزێک زیاتر حەزی لەگەڵ میکسایە ڕاستە هەموو جۆرەکان تاقیکاتەوە نیە کاکشانێڵ پێویستان بەچیە ئامێری تایبەت هەیە بەما بۆی کە بتوانێت جارێکی تر خاوی کاتەوە و جارێکی تر بتوانێت لە قاڵبی با چیتان پێویستەیەوە
جیازەکانمان ئێمە هەمووی لە ئیتالیاوە هێنراوە باشە موافقەتی وەزارەتی سەحەی هەیە ئەمە کەوای کردووە با بڵێن جەماعەتی سەحە زۆر هاوکارمانن لەو پیشەیە و سەردانەکەن بە بەردەوام تعلیماتی تازەشمانێنێ خۆشیان و جیازەکانیشمان زۆر پێشکەوتون لای ئێمە دەستی کاری جیهاز نییە بۆیە ناچارین لە دەرەوە هێناومانە وەکو پێم وتی سەحە موافقی یاوە لەسەری کە سەحەش موافقی یا لەسەری هیچ کێشەیەکی نییە با بڵێن ئەمە کە لە کوالیتیەکەی یاخود لە تەریخی یاخود لە موادی حافظەکەی ئەوەی مهمە کە ئەتوێنرێتەوە ئەم موادی حافظەیە با بڵێن تاوا کاریگەری نامێنێ وەلای ئێمە هیچ موادی حافظەیەکی تێ ناکرێ هیچ موادی حافظەیەکی بە دوورە لە هەموو موادێکی حافظە و بابەتی ئەم ڕەنگانە یعنی حەزم کرد ئاماژەی پێ بم هەمووی پاودەری خواردنە ڕەنگی پاودەری ئیتالیە لەگەڵ کۆکۆبەتەرا تێکەڵ ئەکرێت و جایی کە ڕەنگەکرێەوە ڕەنگەکان ڕەنگی خواردنن بەڵێ ڕەنگی خواردنن و هیچ کێشەیەکیان نییە و سەحیە زۆر چاکە بەڕاستی ئێوە جێگەی شانازین چونکە باست لەوە کردوتە هەموو شێفەکانمان کووردە ئێوە بوونەتەوە کارێک بۆ زیادکردنی هەلی کاریش لە شوێنەکەی خۆتان ئاماندوو نەبن باست لە چۆکلاتەی خاوکرە بێ ئەمانە خاوکەنەوە هەر بە خاوی شەتانە بۆ فرۆشتن بۆ منە کەسێک بێت بە گەرمی بیخوات شتێک لەو بابەتە بەخاوی مشکلەی ئەوەیە کەس خاو بێت کە برتە دەرەوە بە فترێکی کەم وردە ئەچێتەوە قاڵبی ڕقبوون بۆیە ناچار ئەو کەسە جارێکی کاتوانێت لە ماڵەوە گەرمیکە گەرمیکاتەوە اینجا بێتەوە حاڵەتی تواندن و ئەنجا بەکاری بێنێت و خەڵکێکی زۆریش ئێستا لە سلێمانی بزات ئافرەتان جێ خۆشحاڵیە خۆیان ناوەتە ئەم شتە ینی بۆ بە پیشەیەک بۆ خەڵکێکی زۆر باشە ئێمەوەکو کورسات ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەتمانێ بە تایبەتی فیستیڤاڵی تامە فیستیڤاڵەکانی ترە تایبەت بە شاری سلێمانی شێفە بە ناوبانگەکانیان هیچ هەوڵتان نەیەوە لەو فیستیڤاڵانەیە بەشدار بچکە چێبڕکێشە توانی پلەیشی باش بەدەست کە مادام ئەمە بە شێوازێکی ناوازەی دروستیەکەن ڕاستە ئێمە تەمەنمان لە چۆکۆلا بۆکو تەمەن وەکوکردنەوەی چۆکۆلا ساڵێک و چەند ڕۆژێکە ئەمە وای کردووە تۆزێک سەرمان قاڵە ڕاستە شێفەکانمان یعنی شێفی زۆر بەناوبانگمانە ناون یعنی ئەتوانین بڵێن خیبرەکە کۆنا باشە بەس وەکو تەمەنەکە تەمەنی چۆکۆلاب تەمەنەکەی کەمە جارێ سەرمان نەپرژاوەتە زۆر ڕاستە لەگەڵ ئەو تەمەنەکەن مەژ ناونابانێکی باش دەستان خۆش بێ بە هیوای بەردەوامیتان هەر لەسەر چۆکلاتەکان بە شێوازێکی گشتی ئەگەر شتێکمان لەبیر کردبێت قسەی لەسەرکەین چ شتێک گرنگە بۆ نە کەسێک کە ئەم چۆکلێتەوە بزانام سەرکۆش کەمێک ئامۆژەتان پێ کرد کەسێک کە ئەم چۆکلاتانە باتەوە ئەوێت بۆ ماوەیەکی زۆر لە ماڵەوە دایبنەوە باشترە بیکاتە ناو بە فرگرەکانەوە ساردکەرەوەکانەوە لێ کوێ هەڵی بگرێت باشە با بڵێن لە زستانە لە ژوورێک بەس زۆپای تیانە بێ یاخود هیچ گەرمکەرەوەیکی تیانە بێت تەبیعی هیچ کێشەیەکی نییە و دائەندرێت تەمەنی بێ درێژتر بێ ئەتوانێت بکاتە بە فرگرەکەەوە بەشی سەرەوەنیا بەشی خوارەوە باشە چکە حاڵەتی ئەو بەستن و توانەوەیە مشکلی بۆ دروستەکات تەنها کەشێکی ساردی پێویستە و هیچ شتێکی کەی ناوێت زۆر باشە دەست خۆش بە کاکەشانێڵ سپاس بۆ ئەوی کەمڕۆ لامان ئامادە بووی نمونەتان زۆر بێماندوو نەبی زۆر سپاس دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەین بۆ ڕەخسانی ئەم هەلە و سپاس بۆ بینەرانی زۆر بەخێر بێ سەر چاوانمان بەخێر هات